کارگەها ڤاڤارتن و ژێکجوداکردنا گلێشیە کولهێرە ئەو گلێش و بەرمایکەژە سەنتەرێ باژێرە دهۆک و دەوروبەرە دەئێتە جوداکردن و چەندین شێوە مەفاژێت ئێتە وەرگرتن نزیکی نه حتی 10 جورên kerasta kargehê jêk têne cuda kirin. Ev kerasê têne jêk cuda kirin kargehê da piştî hîngê tê te kebiskirin pirêka amîrekê taybet û tê te kogeh kirin demê kemiyeka rêjeyeka baş ava kerasta me kum vekire serek pirêka serek zêdekirina em evan kerasta difiroşin. هەڕێڤەبەرێ کارگەهێژی دبێژێت ئەگەر ji ber qeyrana darayî neba dame faylûyê gelek bitir bin. طبعا ڕاستی ئەگەر قەیران نەبە ئەمدا هەمی گلێشی وەرگرن ئەوە ڕۆژانە کۆبەمەتێت نۆکە ویوەرزی تقریبان ڕۆژانە 600 تان بۆمەتین ئەم نۆکە تقریبان 125 جێک جوداتکن بەس ئەگەر قەیران نەبە ئەمدا خواگەینن نێزیکی 100 کو ئەم جێک جوداکن چکی ڕاستی پشتی 2014 هاتنە داعش و قەیرانە ئابووری مەلەشی ئەم پلانەخوا جێبەجێ بکەن مفای ئەو خۆ و پارە سنە ژینگە و ساخلەمی پڕێکا چێ گێمکردن ئەو گلێشێ تێتکەم بناخکردن و ڤاڤارتنە وان کەرەستا ئەو کەرەسە مفاژێتێت وەرگرتن ئەف کارگال ساڵا 2010 هاتیە ئاواکردن و ڕۆژانە شیانن وەرگرتنە نێزیکی 150 تانên گلێش و بەرمایکایە و li gor gotina rêveberê kargehê ji bo ku ev kargeh karê xwe bi baştirîn şewe biket pêvî bi herîkariya rêxerawên taybetmend heye. Şêrwan Qidir, Kursad News, Duhok.